ناخۆشی و دووربن لە ناخۆشی و لە هەموو بربەستێکە یێتە ڕێبەڕێستان. بەڕێستان ئاگادارن کە لە هەفتەکانی پێشوە چاپتەری یەکمان تەواو کرد بۆ ئەم چاپتەرە لە تایم منەجمنت باز لە benefit of time دەکەین، باز لەواکەین کە ئایا سوودی ڕێخستنی کات، سوودی کات چییە، ئەکرێت چیمان بۆ بکات، ئەکرێت چیمان بۆ بێنێت، ئەکرێت سوودی ئەگەر ئێمە کەسێکی ڕێکخراوە بین، کەسایەتێکی ڕێکخراوە بین، ئەبێ لە دامەزراوەکانە یان لە ڕێکخراوەکاندا یاخود لە شوێنی کارماندا ئەبێت چی قازانجێکی لێوە بکەین. بەگشتی باز لە benefit of time دەکەین، هەوڵەین لەم چاپتەرەشا بۆ وەرچاوڕوونی بەڕێستان کویزێک بکەین بە پێی کات و بە پێی توانە و بۆ میتێرمیش داخڵ بێت. لە سەرەتایە time management refers to making the best possible use of available time or managing time well enables an individual to do the right thing at the right time. بە شێوازێکی گشتی بەڕێزان وەکو لە محاضەرەکانی پێشوشە ئاماژەمان پێ کردووە، ڕێخستنی کاتەکان جگەلەوەی کە ئەبێت یاخود ئەکرێت ببێتە هۆکارێک بۆ ئەوەی کە کەسێکی زیاتر ڕێکخرا و کەسێکی زیاتر سەرکەوت و کەسێکی زیاتر بە ئاگاتر و کەسێکی زیاتر منەظەمتر بێت لە کارەکانتە لە بزنسەکانتە و لە هەمان کاتشا ڕێخستنی کات ئاماژە دەکات بە چی making the best possible use available time. ئاماژە بەوە دەکات کە بەکارهێنانی کاتی گونجاو بۆ کارەکەت ئەکرێت ببێتە هۆی ئەوەی کە لە کارەکە تا زیاتر سەرکەوتوو بکەیت. بۆ نمونە زۆر کەس هەیە کاتێک ئەوێ بخوێنێ یاخود کاتێک ئەوێ کارێک ئەنجام بات، کاتێک ئەوێ پرۆژێک ئەنجام بدات، تەماشاکەی کاتەکەی گونجاو نییە. مەسەڵەن ئەگەر بیرتان بێت لە کاتی کارەنتینە و زۆر کەس هەبوو یان زۆر پرۆژە هەبوو و زۆر چێشخانە هەبوو باوا بڵێن و زۆر شوێنی تر هەبوو گشتی بوو ناکرایەوە بۆ لەبەرەوەی کاتەکەی گونجاو نەبوو، بۆ لەبەرەوەی کاتەکەی باش نەبوو. ئەگەر بشکرایەتەوە لەو کاتەیە یا زەرێکی زۆرێ کرد یا دەنگدانەوەیکی باشی نابوو یان بە جۆرێک لە جۆرەکان نایەتوانی جێی خۆی بگرێ. بۆیە making the best possible use available time ئەمە واکات کە تۆ ئەگەر ئیشت کرد بە تایم مەنەجمنت ئەتوانی کەسێک بیت یاخود ئەتوانی پرۆژەکەت زیاتر جێی خۆی بگرێ و ئەشتوانی زیاتر کاتە گونجاوەکان هەڵبژێری بۆ ئەوەی کە بزانی کە ئایا تا چەند ئەو بزنسە سەرکەوتووە لێرەیە. making the best possible ئەمە وشەیەکی گرنگە لە ڕاستیە. و هەروەها managing time well enables an individual to do the right thing at the right time کە وشەیەکی گرنگە. دەبینین بەڕێوەبردننی کات ئاماژە بە توانای تا کەس دەکات بۆ ئەنجامدانی کار لە کاتی خۆیدا. بەڕێزان ینی خاڵێکی ترەیە کە زۆر گرنگە an individual to do the right thing at the right time، ینی ئەنجامدانی کار یاخود ئەنجامدانی ئەرکێک لە کاتی خۆیدا ئەمە یەکێکە لەو بنەما گرنگانی کە تو واکات کە هەمیشە کارەکانت بەباشی بەڕێوەبەری، هەمیشە سەرکەوتوبی لە کارەکانتە، هەمیشە جێ خۆت زیاتر بگری لە کارەکانتە. بۆیە وایەکیش لەو فاکتەرانی کە واکات تۆ سەرکەوتوو نەبیت یاخود واکات تۆ جێ خۆت نەگری یاخود دوابکەوی چ لە هاوڕەکانە بێت چ لە گروپەکەت بێت چ لە کۆمەڵگەکەت ئەوەیە کە تۆ نەتوانی ئەرکەکانت بەباشی لە کاتی خۆیان جێبەجێ بکەین، نەتوانی ئەرکەکانت لە کاتی خۆیان ڕاپەڕێنی. for example an individual to do the right thing at the right time کەواتە right time یەکێکە لەو کاتە گونجاوانە یاخود یەکێکە لەو کاتە باشانی کە تۆ بتوانی ئەرکەکانت بە شێوازێکی باش بەڕێوەبەری. time management plays a pivotal role in one's personal as well as professional life. تەماشا بکەن بەڕێزان بەڕێوەبردننی کار ڕۆڵی سەرەکی دەبینێت لە ژیانی کەسی و لە ژیانی پیشەیشمانە. یعنی تۆ تەماشا بکە role in one's personal as well as a professional life، یعنی بەڕێوەبردننی کات وا لێکات تۆ لەگەڵ ئەوەی کە لە کارەکەی خۆت سەرکەوتوبی وات لێ ئەکات یعنی لە کارەکەت زیاتر پرۆفشناڵی بەدەستبێنی. کەواتە ڕێخستنی کات تەنیا ئەوەت بۆ نایەنێ کاتەکانە لە کاتی خۆیان تەواوکەی کەمتر گلەی بێتە سەر مەسەڵە قازان زیاتر بەدەستبێنی، کاتی گونجاو هەڵبڕی بۆ بەدەستبێنی بۆ ئەنجامدانی پرۆژەکان. و لەگەڵ هەموو ئەمانەشە
تۆ وا لێ کات هەمیشە ینی وەک کەسێکی پرۆفشناڵ دەکەی ینی وا لێەکە کەسێکی جددیبی کەسێکی مەسەرەن دڵنیایی بیت بەدەچەوە لە کارەکانتە تۆ تەماشا بکە بەڕێزان ینی هەمومان لە ژیانمانە جۆرە کەسانێکە ناسین ینی کەسانێکە ناسین ینی تەماشاکەی جدین لە ئیشەکانیانە مەسەرەن لە ئەرکەکانیانە مەسەرەن لەو بەرپرسیارەتی کە ئەکەوێتە سەر شانیان بەڵام هەندێک خەڵکیش هەیە لە ڕاستیە بە خەڵکانێکی ئیهمال ئەکرێنایەوەن برین یان بە خەڵکانێکی ناجددی ئەکرێنایان برین کە ئەمانە تەماشاکەی نەک هەر زەرری بۆ خۆی هەیە بەڵکو زۆرجار ئەگەر لە دامەزراوەیەکە بێت لە دامەزراوەیەکی حکومیە بێت لە کارتی تایبەتە کەمتر بەڵام لە دامەزراوەیەکی حکوومەتە بە کەسێکی جددی نەبێ پرۆفشناڵ نەبێ تەماشاکەی زیان بە خەڵکی شەگەێنە زۆرجار زیان بە بەڕێوەبردن ئەگەێنێ زیان بە سیستەمی کارژیار و ئیداری ئەگەێنێ لەو شوێنەیە تەماشاکی بۆیە لە هەموو حاڵەتەکانە role in one's personal as well as professional life ئەمە وشەیەکی گرنگە ئەکرێت سوودی لێوەربگرن و ئەشکرێت لە ژیانی کەسی و ژیانی تایبەتی خۆمان سوود لە چی وەربگرین سوود لە time management یاخود لە ڕاخستنی کات وەربگرین بە شێوازێکی گشتی let us go through some benefit time management ئێستا باس لە هەندێک سوودی تری یەکەین کە بزانین time management بە شێوازێکی سەرەکی سوودی تری چییە makes you punctual and disciplined ینی یەکێک لە سوودە هەرە گرنگەکانی بەرەزان ئەوەیە کە هەمیشەوا لەیەکە کەسێکی دیسپلین بی بە دیسپلینی کراوە بێ کەسێکی ڕێکخراوە بێ کەسێکی منۆزم بی ئیتر کەسێک بی مەسەلەن بە شێوازێک دەربکەوی کە ینی خەڵک ئاماژەت بۆ بکە ینی هەمیشە کە ئەڵین دیسپلین کەسێکی ینی بە دیسپلین ئێستا خۆتان بیستوتانە لە ڕاستیە دیسپلینی شەریکا بێ بە وشێکی کوردی کە لەبەرەوەی زۆر بەکارێنرێ وا تا ڕێکخراو یا کەسێکی منەظەم لە ئیشکردنە یان کەسێکی جددی لە هەڵسوکەوت تا کەسێکی جددی لە ڕاپەڕانی کارەکانەوە پاشان تو make that judicious use of time کە ئەمەش لایەنێکی ترە کە ئەمە دابەشە بێت بەسەر چەند خاڵێکی ترەوە کە ئەمە شەریکێکی ترە لە سوودەکانی time management allocate specific time to each activity دیارەیەکی تریش لەو سوودانی کە بۆ time management هەیەی تەرخانکردنی کاتی تایبەت بۆ هەر کارێک ینی سەری کە بەڕێزان ینی ئەو کەسانی کە هەمیشە لە کارێکان یا بەرپرسیارەتیکیان پێ ئەسپێرێت هەمیشە specific time to each activity ینی هەمیشە کاتێکی دیاریکرا و هەمیشە کاتێک دەستنیشانەکەن بۆچی کاتێک دەستنیشانەکەن بۆ ئەوەی کە ئەرکەکانیان بەباشی بەڕێوەبەرن واتە هەر کارێک لای کەسانی ڕێکخراو یا کەسانێک کە تایم مەنەجمنتیان هەبێت تەماشاکەی کاتی دیاریکراویان هەیە بۆ هەر چالاکیەک بۆ نمونە ئێستا تەلەبەی جددیمان هەیە تەماشاکەی تەلەبەی ئەوائیل بێ یا جددی بێ یا کەسێکی زیرەک بێت تەماشاکەی بۆ هەر مادەیەک کاتی دیاری کردووە بۆ هەر کویزێک کاتی خۆی دیاریکراوە بۆ هەر سمینارێک کاتی خۆی دیاریکراوە کەواتە بۆ هەر ئەرکێکی ماڵەوە یا ئەرکێکی دەرەوە یان بۆ نمونە لە ژیانی ڕۆژانەتا مەسەڵەن لە ژیانی ڕۆژانەتا بێ لە ناو فەرمانگەیەکا بێ لە ناو ڕێکخراوەکە بێ یان لە کۆمپانیاکە بێت تەماشاکەی زۆرجار کەسێک هەیە مەسەڵەن چەند ئەرکێکی لەسەر شانە تەماشاکەی ئەم کەسە نایاد مەسەڵەن ئیشەکانی تێکەڵ و پێغەڵکا و شتێکی ناڕێکخرا و ناونەزەم و ئەوانە بکات تەماشاکەی بۆ هەر ئەرکێک بۆ هەر کارێک بۆ هەر چالاکیەک بۆ هەر ئیچ ئەکتیڤیتی تەماشاکەی چی دیاری کردووە سپێسیفیک تایم کاتێکی دیاری کردووە بۆ ئەوەی کە بەباشی کارەکانی ئەنجام بدات و بە باشترین شێوە ڕۆڵی خۆی بگێڕێت و خاڵێکی تر prepare task plan or a to-do list at the start of day لەگەڵ هەموو ئەمانە شابەڕێزان تەماشا بکە task plan or to-do list ئەمە شتێکی زۆر گرنگە لە ڕاستیە هەر کەسێک بەیانیان دەرئەچێت لە ماڵەوە تەماشاکەی پێویستە چی هەبێ پێویستە تاسک پلانێکی هەبێ پێویستە لیستێک دروستکە کاتەکانی خۆی دیاری بکە وەک چۆن لە پێشەوەتمان specific time to each activity ئەبێ هەر کەسێک کە دەرئەچێت چۆن کاتەکانی خۆ دیارێکی بەم شێوازە کە بەعنی هاتی دەرەوە لە ماڵەوە پلانی ئەوە دانابێ مەسەن تاسک پلانێکە دانابێت لە محاضرەکانی پێشووتر ئاماژەمان پێکرد ئەو دوو تەیبڵمان دانابوو بە وێنە
تەماشاکەی بەڕێزان ئەبێ ئەو کاتانە دیاری بکەی بۆ ئەوەی کە چی بکەی بۆ ئەوەی کە ئەرکەکانە بەباشی بەڕێوەبەری بۆ ئەوەی کە ئیشەکانە بەباشی بەڕێوەبەری وە و پاشان قازانجیشەکەی قازانجی تۆ چییە مەسەرەن لە تاسک پلانە تۆ دو لیست یاخود لە لیستێکە دروستی ئەەکەی بۆ خۆت ئەوەیە کە بەڕێزان زۆرجار چەند ئەرکێکت هەیە لە ڕۆژێکە یعنی وای لاتوە ڕۆژگار و دەرفەتەکە وای لاتوە بۆ هەموو کەسێکمان لە ژیانی ڕۆژانەمان تەماشاکەی بەهۆی سەرقاڵیمان بە ژیان بەهۆی سەرقاڵیمان بە ئیش بەهۆی سەرقاڵیمان بە بزنسی تایبەتی ئەگەر هەبێت بەهۆی سەرقاڵی بە هەر شتێکەوە هەرێکەوە بۆ خۆی لەلای خۆیەوە تەماشاکەی بە ئەرکێکەوە مەشغوڵە بۆیە باشترین کەس یاخود باشترین کار چییە کە تۆ بیکەی ئەوەیە کە تۆ تاسک پلانێک دەبێ بۆی هەموو ئەرکەکان ئەوەی کە ئەرکی ئەو ڕۆژەتە بەباشی جێبەجێ بکەیت طبعاً بەڕێزان ئەمە لەوەی لە ئێستا مەسەن زۆر گرنگی بم لایەنە نەیەن بەڵام بە دڵنیایی و ڕۆژێک ئیشەڵا ئەگەر ببن بە خاوەن کار ببن بە خاوەن ئیش لە مەسەن لە کۆمپانیاکە بێ یا ئیشی خۆتا بێ تەماشاکی بە ناچاریەوە یعنی تەماشاکی ئەبێ تاسک پلانێکت بۆ خۆت دروست کرد اینجا کەسێکت وەکو تۆ شارەزاوی تەجروبەیەکی لە ڕێخستنی کاتەکانی خۆیان لە دانانی تایم مەنەجمنتێکا بۆ خۆی تەماشاکەی ئەمە زیاتر سەرکەوتوو دەکات بۆ ئەوەی کە وەگوتمان لیت ئەز ستارت ئۆف دەی لەسەر تا و لە دەستپێکی ڕۆژەکەی تو ئەتوانیت